ڕۆژان عەبدوڵڵایە دانیشتووی شاری سلەیمانیم و هەر لێرەش لەدایک بووم. من وەکۆی لەدایکمەوە هەموو کات بۆم باسەکە لە تەمەنی 2 ساڵیە، ئەڵێ لە تەمەنی 9 مانگیە من توانیومە بڕۆم و پێم گرتووە. لە تەمەنی 2 ساڵیە وام لێ هاتووە. دایکم هەموو کات باسی ئەکاتەوانێ ئەڵێ بە تەحدید ئەو ڕۆژەی کە وام لێ هاتووە شەوی جێژن بووە. دایکم ئەڵێ کە چووم بۆ بازاڕ جلی جێژنی بۆ کڕیوەم، پێڵاو ئەو شتانەی بۆ کڕیوەم. هەتا دایکم تەرکیزی لەسەر ڕەنگی پێڵاوەکەشم هەیە، ئەڵێ پێڵاوێکی سوورم بۆ کڕیوی. بەڵام ئیتر بەیانی جێژن کە هەستاون لە خەو من قاچەکانم لەدەست داوە. لە بەهۆی تایەکەوانێ بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەوانێ یەکسەر وام لێ هاتووە. دوای دکتۆر تەشخیصی کردووە، حاڵەتەکەی بە شەلەل ئەتفاڵ تەشخیص کردووە، واتە تووشی شەلەل ئەتفاڵ بووم. یەکێ لە خەونەکانی باوکم بوو کە بتوانێ من چاک بمەوانێ و زۆر یعنی منەتوان بڵم باوکم بەشێکی ژیانی زۆر بۆ ئەو حاڵەتە تەرخان کرد کە بتوانێ من چاک بمەوانێ و هەموو خەو هیوایەکیشی ئەوە بوو کە ڕۆژێ لە ڕۆژان من قاچم چاک بێتەوانێ و لەبەرەوە زۆر سەردانی دکتۆریشی پێکردم لە بەخاو لە هەر شوێنێک بووە دکتۆرێکی باش ببووایە. باوکم هەنای بۆ برد و ئەی بردم بۆ لای. هەر کاتێکە چوین بۆ دکتۆر قەت هیچ دکتۆرێکیش بە ئەمەلی ناکردین. من لیژنەیەکی طبی لە بەقاس خەسخانەیەکی کوبی بوو، خەسخانەکە ئەجنەبی بوو، لە ساڵەکانی 84 بوو کە من چووم لیژنە طبی کە بینیانم وتیان 100% چاکە بێتەوانێ. بەڵام ئیتر ئەوان ئەو عیلاجەی کە بۆیان کردم تا ساڵی 91 خایانی لە 91 کە وەزعی عێراق تێک چوو، حربی کوێد ڕوویە و ئیتر هەموو ئەو ستافە ئەجنەبیە ڕۆیشتنەوانێ، عیلاجەکەی من لێرە قەتع بوو، یعنی نەتوانرا 100% عیلاجم بۆ بکەن. و چەند جارێکیش عەمەلیات کراوم، هەتا ڕادەیەک ئیسفادەم لێی کردووە لەو عەمەلیاتانەی کە بۆم کراوە، بەس ئەو عەمەلیاتانە تا ئەو ڕادەیە ناکە بتوانێ چاکم کاتەوانە، بەڵام تا ڕادەیەک ئیسفادەم لێ کردووە. چەند ساڵێکی زۆر هاتوچۆی بەغام کردووە بە مەبەستی عیلاجکردن. تەواو یعنی من ئەو حاڵەتە زۆر لام نۆرمەڵ و ئاسایی بۆتەوانێ. لە ئێستاە نەک لە ئێستاە چەند ساڵێکیش پێش ئێستاوە تا یعنی من خەوی ئەوەم نییە، ئەسڵەن هەدەفیشم نییە و هەنگاویشم بۆ نەناوە. سەرقاڵی ژیانێکی تر بووم، یعنی ئەو حاڵەتە تەواو بووە بە بەشێک لە من. زۆر ئاساییە لام، لەبەرەوە هەموو شتەکانی ژیانی خۆم بەم شێوەیە ئەەکەم. ڕێگر نییە لە بەردەما بۆ هیچ شتێک، بۆ ئیشکردنم، بۆ چوونە دەرەوە، بۆ تێکەڵاو بوونم لەگەڵ کۆمەڵگا و لەگەڵ خەڵکە، لەبەرەوە حاڵەتێکی زۆر ئاسایی بۆتەوە ئێستا لە ژیانمە. حەزم لە خوێندن بووە زۆر بەس لەبەرەوە حاڵەتە نەمتوانیوە بخوێنم بەداخەوە. یعنی هەر ئەوەش بۆ ئەو پاڵنەرەش بۆ کەوای لێکردوم من بە ئاسانی فێری خوێندن و نووسین ببم بێ ئەوەی بچمە بەرخوێندن. لەبەرەوە ئێستاش هەموو کەسانی کە ئەم ناسن بەوە سەرسامن کە من بێ ئەوەی چوو بێتمە خوێندن، چۆنا بەو شێوەیە ئاستی خوێندنم بەرز کردوێتەوە. برایەکم لە خۆم بچووکتر ئێستا لە بەریتانیا
يعني من حفتاو حوت أو حفتاو هشت كوصالي شو مكتب ترطاو من نمتو أني بسمع مكتب يعني وكو أو أشتاني كأو هيبو لمكتب تكتب ودفتر وهمو بابتا كان ريك لمالات شون وكو باو سعيانا كردوشتيان فيركر بو منيش بحماشا همو كات مستواي من لهي أو باشتريش بو أونيا كده سرتاي فير بوني اشتاكان بو شوي دسم فكر خۆشبەختانە من ئەو حاڵەتەی ژیانم هیچ ڕێگر نەبووە لە بەردەمما بە هاوکاری کە سوکارم کە زۆر یارمەتی دەرم و زۆر پاڵپشتم بوون وەکو هەموو کەسێکی تر ژیانی ئاسایی خۆم ژیاوم من لە سەرەتای تەمەنیشمەوانێ ئیشم کردووە پێشتر ئیشم کردووە لە دایانگا واتە بەڕێوەبەری دایانگەیەک بووم چەند ساڵێک بۆ ماوەی 5 ساڵ من هەر خۆم بە ئێستاشەوە هەموو کاتەکانیش زۆر نزیکم لە دنیای مناڵانێ و مناڵ بەشێکی زۆر گرنگە و زۆر حەزم لە تەعاملکردنە لەگەڵ مناڵە وەکە ئەو هەلەش هاتە بەردەستم بۆ ئەوەی بمە بەڕێوەبەری دایانگەیەک بەڵام وەک ئیشێکی زۆر خۆشیش بوو سەرەتا وەکو ئیش سەیرما کرد بەڵام دواتر نابوو بە بەشێ لە ژیانم لەبەرەوەی ڕۆژانە من 8 سەعات زیاتر لە ناو مناڵ و دنیای مناڵا بووم یعنی دوور کەوتبوومەوە لە هەموو شتەکان هەموو تەرکیزێکم لەسەر ئەوە بوو کە لە ناو مناڵ و جیهانی مناڵ و لەگەڵ مناڵ تەعاملکردن و گرنگیدان بە مناڵ و ئەحساسێکی وەکو دایکایەتی و بۆ دروستە بێ ڕاستە ئەوە ئیشە بەڵام کە تۆ لە مناڵ نزیکە بیتەوانێ ئەوە بەدەست خۆت نییە یعنی واو لێ هەستی دایکایەتی و بۆ ئەو مناڵە دروستە بێ ئەزین بۆ من پێی ئەڵێم وەکو دایکایەتی وایە چکە تۆ ئەو مناڵەیەتە بەردەستی تۆ ماوەی چەند سەعاتێ ئەو مناڵە لە دایکی و باوکی و جیهانی دەرەوە دابڕێ هەموو شتێکی بە تۆیە بەدەستی تۆیە لەبەرەوە لەگەڵەوە کە کارێکی زۆر قورس بوو بەڕێوەبەری دایانگە بەڵام بۆ من زۆر خۆش بوو تەجروبەیەکی زۆر جوان بوو لە ژیانیشمە نازانم ئەو نییە هەستی دایکایەتێکی زۆری پێبەخشیم من لە ئێستاشە زۆربەی مناڵەکانی ئەو کاتە لەگەڵ دایکیانە یەنەوە بۆ ئیشەکەی ئێستاشم یعنی زۆربەی مناڵەکان لە ئێستا لە تەمەنی گەورەیەتیشە ئایان بینمەوە لە ئێستا ئیشێکی ترم هەیە ئیشێکی سەربەخۆم هەیە ئیشەکەشم خاوەنی دوکانێکم بابەتی جوانکاری خانمانە من بابەتەکانم لە دەرەوەی وڵاتەیەنم لە وڵاتی ئەڵمانیا و بەریتانیا بە هاوکاری دوو کەسی تر کە لەیەوە بابەتەکان من لێرە اختیاریەکەم و ئەوانیش بۆم ئەنێرنەوانێ لەو ئیشە زۆر خۆم دۆزیوەتەوانێ چکە زۆر حەزم کردووە لەو بوارەیە ئیشکەم لەبەرەوەی بەردەوام هەستم کردووە خانمانی ئێرە مەحرومن لە بەکارهێنانی براندە باشەکان خۆمانەزانین لێرە زۆر کەم بابەتی باش و براندی باش بەردەستە من بە هاوکاری خێزانەکەم ڕۆژانە ئەبێ دوکانەکە بکەمەوە یانە بێ کەسێک لەگەڵ مابێ بۆی دوکانەکەم بۆ بکاتەوە و دەڕابۆ شتەکەم بۆ هەڵباتەوە زۆر جار براکەم یارمەتی مەیات و زۆر جار ئەو کچەی کە هەم کچی خوشکیشمە و هەم لەگەڵ دوکانەکەش لەگەڵ ما یارمەتی مەیە لەگەڵ ئەوە دوکانەکەی ناوانە خۆشبەختانە و سپاس بۆ خوا تەعاملی خەڵک زۆر باشە لەگەڵما و من ماوەی سەرەتام نییە لەم ئیشکردنەیە من ماوەی 6 ساڵە ئەم ئیشاکەم تەعاملی خەڵک زۆر خۆشە لەگەڵما و یعنی زۆر تەشجیع ئیشەکرێم و زۆریشیان پێخۆشە چکە ئەو ئیشەی ئێمەوە خۆشتر و وا جوانترە خانمێک دوکانەکە بەڕێوەبەرێ هەتا ڕێگەزی پیا و چکە بابەتەکان هەمووی ئافرەتانەیە خۆشترە ئەوەی کە لەسەر دوکانەکە ئیشەکە خانمێک بێ
بەدڵنیایی ئەوانێ ئەو ئیشەی من ئەیکەم پێویستی بە خوێنەواری یعنی تۆ ناتوانانی ئەو ئیشە بکەی ئەگەر خوێنەواریت نەبێ یاخود بابەتەکان معلوماتی لەسەر وەرنەگری. بەدڵنیاییەوە من بۆ ئەو زۆر پێویستم بەوەیە و سپاس بۆ خوش کە من هەموو لەوایە هیچ کێشەم نییە، یعنی من نەتوانم هەموو بابەتەکان بخوێنمەوە و بنووسم و یاخود معلومات لە بابەتەکان وەرگرم. من زمانی عەرەبیشم 100% فولە. من ڕۆژانە لە سەعات 12 نیوەڕۆوە ئیشەکەم بۆ 10 شەو جگە لە ڕۆژانی هەینی کە ئەو ڕۆژی پشوومە تر من هەموو کات بەسەربردن و ئەو شتانەی کە هیوایەت و حەزی خۆمە لە ڕۆژی فەراغەکەما بیکەم چوونە دەرەوە یاخود گەشت یا هەر شتێ تەنیا لە ڕۆژی جومعەیە ئەیکەم، ڕۆژەکانی تر سەرقاڵی کارەکەمە. کاتەکانی خۆم بەسرە بەم ئیترە و شتانی کە حەزم لێتی لە بەسەربردنی کاتەکان لەگەڵ هاوڕەکانمە. خۆشبەختانە من چەند هاوڕەیەکی زۆر نزیکەیە لە ژیانمە کە زۆر هاوکارمن و زۆر کات لەگەڵ ئەوان بەسرە بەم، ئەتوانم بڵێم نزیکترینن لە ڕوحمەوانێ و لە ژیانیشمەوانێ. من چەندین جاریش وەکو ڕۆیشتن بۆ گروپی شاخڕەوی و ئەوانە چەند ممارەسەیەکم هەیە، یعنی بەعام من حەزم لە چوونە دەرەوەیە، حەزم لەوەیە هەموو شتەکان تاقیکەمەوە. من وەکو پێم وتی ئەو حاڵەتە ڕێگر نەبووە لە بەردەم هیچ شتێکی ژیانمە، وەکو هەموو کەسێکی تری ئاسایی ڕۆژانە ئەشمە دەرەوانێ بۆ بەسەربردنی کات لە قاوەخانەیەک یاخود چوونە دەرەوە بۆ گەشتێک یاخود ڕۆیشتن بۆ شاخ. ڕاستە ئەوە بۆ ئێمە قورسە، بەڵام ئەبێ هاوکارم هەبێ. من ناڵم چەند کەسێک لە ژیانمە هەن هاوڕێ من زۆر نزیک من و زۆر یارمەتیشمێن بۆ حاڵەتە و لەگەڵ گروپێکیش گروپی شاخەوانی و گەشتێکم کرد چەند مانگێک پێش. ئێستا گەشتەکە گەشتی ناو ئاو بوو، لەوەشا سەرکەوتوو بووین، گەشتێکی چەند سەعاتیمان کرد لە ناو دەریاچەی دوکانە. ئەتوانم بڵێم گەشتێکی زۆر خۆش بوو، تەجروبەیەکی زۆر خۆش و جوان بوو بۆم. ئینسان کە خۆی ئیرادەی هەبوو هیچ شتە مستەحیل نییە. جیاوازی من و هەر مرۆڤێکی تر تەنیا ئەوەیە من کارەکانم بە دانیشتنەوە ئەکام، تۆ کارەکانت بە پێوە ئەکەی، واتە بە وەستانەوە ئەیکەی. تەنیا جیاوازیەکە ئەمەیە، لەوانەیە شتێک بۆ من بە 2 دقە بکرێ بۆ تۆ بە 1 دقە بکرێ، تەنیا جیاوازیەکە ئەمەیە. بەڵام کە تۆ ئینسانێک بی خۆت ئیرادەت هەبێ بەسەر ئەو شتانەیە زاڵەبی. سپاس بۆخوا من ئەو کورسیە ڕێگر نەبووە لە هیچ شتێکی ژیانم. هیچ شتێک نییە من نەتوانم بیکەم، هەموو شتەکانی ژیانم ڕۆژانە ئیتر تۆ کەسێکی کە بەیانی لە خەو هەڵەسی چی ئەکەی بۆ نمونە ئەڕۆی حەمامێکەکەی، ئەڕۆی خۆتە گۆڕی، ئەڕۆیتە دەرەوە بۆ سەر کارەکە و نان ئەخۆی چالێ ئەنێ هەموو ئەو شتانەی ژیانی من ئایسایی ئەیکەم، یعنی هیچ شتێک ڕێگر نییە لێم. من زۆر حەزم بە خوێندنەوەیە، بە دڵنیایی ئەوانێ ئەوەی کە من فێر بووم و ئەوەی کە منی ئاوا کردوتەوانێ ئەوە نکوڵی لێ ناکرێت لە ڕێگەی خوێندنەوە و کتێبەوە بووە. بەڵام من سەرەتای ژیان زۆرم خوێنەوە، ینی کە لە سەرەتایە بووم ئەو کاتە وەکو ئێستا سەرقاڵی ئیشکردن نەبووم،
کاتێکی زۆرم بەخشی بوو بە خوێندنەوە بەڵام ێستا بەهۆی سەرقاڵیم بە ئیشەکەوانێ کەمێک دابڕاوم 100% نا بەڵام کەمێک لی دابڕاوم لەبەرەوەی زۆربەی کاتەکەم و گرنگیدانم لە ئێستا ئیشەکەمە. گوێ لە مۆسیقا و گۆرانی ئەگرم زۆر و زۆربەی کاتەکان گوێی لێ ئەگرم و یەکتەنیا گوێ لە گۆرانی بێژێک یاخود کەسێکیش ناگرم زیاترەوەی سەرنجی من ڕاکێشێ هۆنراوی گۆرانیەکانە شەر نییە گۆرانیەکە عەرەبی بێ کوردی بێ فارسی بێ بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجم بێت گوێی لێ ئەگرم گوێگرێکی بەردەوامی مۆسیقا و گۆرانی. لە مناڵی ماوانێ ئەوە بەشێکی گرنگ بووە ینی حەزم بەو لایەنە بووە حەزم بە لایەنی جوانکاری بووە حەزەکەم مرۆڤ زۆر گرنگی بە خۆی بە بە خودی خۆی بە حەزەکەم هەموو مرۆڤێک خۆی خۆش بێ جەستەی خۆی خۆش بێ قژی خۆی خۆش بێ پێستی خۆی خۆش بێ ئەی ئەگەر تۆ ئەم بەشانی خۆتت خۆش بێ بە دڵنیاییەوە گرنگی پێی بۆیە ئەوە خاڵێکی زۆر بەهێزە لای من کە من بە هەموو مرۆڤێک ئەڵێم نەک هەرتەنیا بە خانمان بە خانمان و بە پیاوانیش ئەڵێم تۆ کە خودی خۆتت خۆشەوێ جەستەی خۆتت خۆشەوێ ئەوێ گرنگی پێبێ. خەونم هەیە ئەو ئیشەم زۆر گەورەترکەم لەوەی کە ئێستا هەیە خەونم هەیە چەند کەسێکی تر بێنە ناو ئیشەکەمەوانێ یعنی یارمەتی چەند کەسێکی تریش بم بۆی لەگەڵما ئیش بکەنێ ئیشەکەم بە ڕادەیەک گەورە ببێت و بە ڕادەیەک ناوبانگ بێت یعنی من حەزەکەم ببم بۆ نمونە بە بڕاندێکی جیهانی خەونەکانی من ئەوەیە.